مانگەکانی ئەوروپی توانێتی بەسەرکەوتووی کەشتێک بەرەو مانگەکانی هەسارەی مشتری هەڵبدات. ئەرکی ئەو کەشتی ئەوەیە کە لە زەریاکانی دەوروبەری لە زەریا بەستەڵەکەکانی مانگەکانی هەسارەی مشتری بکۆڵێتەوە. لێکۆڵینەوەکەش بۆ ئەوەیە کە بزانێت ئایا ژیان لەو هەسارەیە هەیە یاخود کەشتێکە ڕۆژی هەینی لە ڕێگەی موشکی ئاریان 5 لە بنکەی کۆڕۆ لە گایانای فەڕەنسیەوە هەڵدراوە و چاوەڕێ دەکرێت نزیکی ساڵی 2025 بۆ 2000 تاکو 2031 ئەنج بگاتە شوێنەکەی خۆی. داوی لە کارێن بێ وەرە لە گۆری کۆمپانیای ئاریان سپیس ئا فەڕەنسی بە سەرپەرشتیە بێ موشکێ دکە نیف ساعت پشتی ئاوێتنا بێ موشکێ بە بلنداهی 1500 کیلومتران لە ڕووی عەردێوە کەشتی کەشتێکە 6 تۆن کێشەوەیە ji vê mûşekê cuda bûye. Stîvan İsraîl rêveberê cêbicêkarê kompaniyayê gotiye ku avêtineke serkeftî bû. Şandina bi heyva dest kir, bawê serkeftî hatiye encamdayîn. Geşteka çend carek bi bekarhenanî hêzî kêşkirdinî hesareyî zewî û mangekî arastekî digoret. Heta etwanê çend carek li hatî geşteke arastekî bigorêt û ku basman kir li salê 2025 biryare bigate nzîk hesarê vînos دواتر جارێکی دیکە لە ساڵی 2029 بەلای زەویدا تێپەڕ دەبێتەوە واتە چەند جارێک ئەتوانێت ئاراستەکەی بگۆڕێت بە گوێرەی هێزی ڕاکێشانی زەوی. چونکە کەشتێکە پێویستی بە چەندین خولە بە دەوری خۆردا تاکو ئاراستەی لە خولگەکەیەوە بەرەو خولگێکی دیکە بگۆڕێت و لە هەر پێچکردنەوەیەکی کەشتەکەدا سوود لە هێزی کێشکردنی مانگەکان وەردەگرێت. تیرمەها ساڵە 2031 داوی دەبێ گەشتا خولگەها مشتریت. ده ئامێرن زانستی دەست بە ئەنجامداینە شیکاریە خۆ ji بۆ مەزنترین هەسارەیە کۆمەڵەیە ڕۆژێ و سێ مەهێن کالیستۆ یوروپا لەگەڵ گانیمێد دکن. هەیڤا دەستکرد هەیڤێن هەسارەیە 400 ساڵان بەریە نەها ji aliyê ئەستێرە ناسێ ناودار دیروکە مرۆڤاهیەدا گالیلو گالیلی هاتیە دیتن لێ گەردوناسان پێشبینی نەدەکرد کۆ ژیان تێدا پەیدا ببە ji ber vê kê gelek dîwçûneke durust nedihatakirin lê piştî ku zeryayên mezin yên cemidî li vê derê peyda bûn pişt jî ava şil hatiye dîtin cara kerdin ew hewil zêde bûne ku belkî jiyan bikaribe li vê derê jî peyda bibe eger heye ku jiyan bêtekirin. Ev heyveke dinya dest kird a binavû denge koçûye vê dest be karên xwe û şîkarî û piştgirînên xwe bike. گایانای فەڕەنسی لە کیشوەری ئەمریکای باشوور 7 6 5 4 3 2 1 top. ئەوڵێکی دیکەی مرۆڤ بۆ دۆزینەوەی شوێنی ژیان لە بۆشایی ئاسمان. Allumage Vulcain. Allumage AP décollage. ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەوروپی کەشتی جیوسی بەرەو هەسارەی مشتری هەڵدا. ڕێگەیەکی دوور و ئامانجێکی مەزن لە پێش ئەم کەشتیەیە. هەڵدانەکە سەرکەوتوو بوو. لە بەرزایی 1500 کیلۆمەتر لە ڕووی زەویەوە کەشتیەکە لە موشکەکە جیابەوە. ئەم کەشتیە 13 ساڵی خەیان تا دروستمان کرد. ئێستا هەڵدراوە و بەرەو مشتری کەوتەڕێ. 8 کۆمپانیا و زیاتر لە 2000 کەس بەشدار بوون. ئەمە بەڕاستی کارێکی گەورەیە. کەشتیەکە پێویستە 628 میلیۆن کیلۆمەتر ببڕێت تاوەکو لە ساڵی 2031 دەگاتە خولگەی مشتری. هەسارەی پێنجەم و گەورەترینی کۆمەڵەی خۆر سێ مانگی هەیە بە ناوەکانی کالیستۆ، یۆڕۆپا و گانیمێد. ئەم کەشتیە سەرنجی لەسەر دۆزینەوەی دۆخی ژیان دەبێت لە مانگی گانیمێد کە گەورەترین مانگی هەسارەکەیە. هەبوونی زەریایەکی زەبەلاحی ئاویشل لە ژێر چینی بەستووی ڕووی مانگەکە هیوای بە مرۆڤداوە مانگەکە بەکەڵکی ژیان بێت چونکە ئاو واتە ژیان. بێگومان یەکێک لە بەشە هەرە دڵخۆشکەرەکانی ئەم گەڕانە ئەو کاتە دەبێت کە کەشتێکە دەچێتە خولگەی گانیمێدەوە. ئەو کات بە قوڵی نەخشەی چینەکانی مانگەکەمان دەست دەکەوێت. گانیمێد مانگێکی زۆر گەورەیە
لە عەتارد گەورەترە. دەزانین ئاوێکی زۆر لەوێ هەیە. هەروەها وەک زەوی بواری موگناتیزیشی هەیە کە ڕووەکەی لە تیشکە زیانبەخشەکانی بۆشایی دەپارێزێت. ئەم کەشتیە 1.7 ملیار دۆلاری تێچووە و یەکەمینی ئەوروپایە لە مەریخ دوورتر بڕوات و یەکەمینی جیهانیش دەبێت ئەگەر بگاتە هەساری موشتەری. بەڵێ جەعفەر لەسەر گەشتی ئەو کەشتیە گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ دکتۆر حوسێن ڕابی مامۆستای فیزیا لە زانکۆی سلێمانی پسپۆری گردون و بۆشای ئاسمان. دکتۆر حوسێن زۆر سپاسکە لەگەڵمانی. هۆکاری ناردنی ئەو کەشتیانە چییە لەلایەن ئاژانسەکانی بۆشایی ئاسمانەوە بەم دواییانە؟ زۆر سپاس. گرنگترین پرسیاری مرۆڤ چۆنیەتی دروستبوونی ژیانە لەسەر زەوی. ئەمە یەکێکە لە هەرا گرنگترینەکان و بەردەوام هەوڵی داوە وەڵامی ئەو پرسیارە بدۆزێتەوە. بۆ مەبەستەش هەنە تیۆری داناوە و هەنێ بەڵگەشی لەسەر زەوی هەیە، بەڵام بۆ سەرماندنی تیۆریەکەی پێویستی بەوە هەیە کە ئەو تیۆری لە شوێنێکێکیش تاقی بکرێتەوە. نزیکترین بڵێن نزیکترین و بەردەستترین شوێن بەپێی ئەو لێڕوانینانەی کە لە ئاسمان کراوە هەسارەی موشتەری یان ژوپیتەرە، چونکە خۆی ژوپیتەر گەورەترین قەڵخانی پاراستنی زەویە لە تەنە ئاسمانیەکان، چونکە نزیکەی 300 هێندەی زەوی زەبەلاحە و هەر شتێک بێتە ناو کۆمەڵی خۆرەوە لە دەرەوەی کۆمەڵی خۆر پێشەوە بکەوێت لە زەوی یا بکەوێت لە هەسارەکانی تر ئەو ڕایە کێشێ بەرەو خۆی واچێتە ناو ئەوە لەوێکەوێتە خوارەوە. لەوێ 4 دانە مانگ هەیە کە ئەو 4 مانگە هەنێک لێکچوونیان هەیە لەگەڵ ئەو بارودۆخی کە بۆ ژیان پێویستە لەسەر زەوی هەیە لەوێش تا ڕادەیەک هەیە، چونکە تۆ بۆ ئەو ژیانی کە ئێمە ئیناسین چەند شتی گرنگ پێویستە بۆ ئەوە بێتە ئاراوە. یەکێکی ئاوە و یەکێکی تیشکی خۆرە وانێ لەو مادانی تریش وەکو ئامۆنیا و ئەم جۆرەشتانە. لەوێ ئاوەکە هەیە. تەمان تیشکی خۆرەکە بەو گەرمیەی زەوی نییە، نەکە بەو گەرمیێنی زۆر زۆر کەمترە. یعنی ئەمە ئەم دوو فاکتەرە گرنگی هەیە و ئێستەکانی ئایانەوێ بزانێکن کە لە نزیکەوە سێری ئەو بارودۆخە بکەن، سێری بکەم بزانێکن تا چه ڕادەیە ئەو تیۆریانەیان بۆ دروستبوونی ژیان لەسەر زەوی ئەکرێ ڕاست بێ. ئەگەر ژیانیش هەبێ کە بدۆزرێتەوە ئەوە زۆر گرنگە، بەڵام گرنگترین شت ئەوە لێکۆڵینەوەی لەسەر ئەو ئەگەر ژیان هەبێ ژیانە چ تشتیە، ینی ئەو زیندەوەرێن کۆ لەوێ دەرێ بژین دەبا کۆ چ بن؟ نا خۆی زۆر زەحمەتە زیندەوەر هەبێ، بەڵام گرنگترین شت هینە ئەوەیە کە ئایا ئەو پێویستیانەی کە بۆ دروستبوونی سەرەتاکانی ژیان هەیە لەوێ هەیە. ئەمە گرنگترین شتێتی و ئەگەر هەیە ئەو قۆناغی پێکاتنە لە چه قۆناغێکایە، ئەوەش گرنگە لە چه قۆناغێکایە، ئایا چەند جۆرە مادەیەکی ئەندامی لەوێ دروست بووە کە ئەکرێ وەکو سەرەتایە بۆ ژیان لێ بڕواندرێ. ئەمە گرنگترین حاڵەتیانی ئەمە ئەم کەشتیە بەدوای ئەم کەشتی فزاییە بەدوای گرنگترین پرسیاری مرۆڤەوەیە کە ئێمە چۆن هاتوینەتە ئاراوە و تاوانڕووی کردوێتە ئەو شوێنەکە ئەوە بربژێرترین شوێنەکانە بۆ تاقیکردنەوەی و تیۆریە دوای زەوی. باشە دکتۆر بۆچی گرنگە کە مرۆڤایەتی شوێنی دیکە هەساری دیکە بدۆزێتەوە بۆ ژیان، تەنها بۆ ئەوەیە لە ڕووی زانستیەکەیەوە بۆمان ڕوون بکاتەوە کە ژیان چۆن دروستە بێت یاخۆت لەبەرەوەیە کە بەڕاستی ژیان لەسەر هەسارەکانی دیکەش هەبێت؟ باشەکەم گرنگترین ئێمە لە سەردەمی زانستاشین کە تۆ لە سەردەمی زانستاژیایی بەردەوام بە دوای پرسە زانستیەکانەکەی. دوو پرسی زانستی سەرەکی کە مرۆڤ بڵێن هەر لە دێر زەمانەوە بە دوایەوە ئەوداڵ بووە، یەکی سەرچاوی ئەو ژینگەیە کەتیایەتی ئەم زەویە لەکوێوە هاتووە و یەکی خۆی لەکوێوە هاتووە. ئەم دوودانە پرسی هەرە سەرەکی و لەم ئاراستەوەیە کە زانستی دروست کردووە، فەلسفەی دروست کردووە، عیرفانی دروست کردووە، ئاینی داهێناوە، هەموو بۆ وەڵامدانەوەی ئەم دوودانە پرسیە سەرەکەیە کە من لەکوێوە هاتووم بۆ کوێچم. ئێستا لە مەرحەلەیەکین کە ئێمە ینی بڵێن هێندە تەکنۆلۆژیا بەهێز بووە کە ئەتوانین بە شێوەی لە مختەبەرە گەڕان بە دوای سەرچاوی ژیانە بکەین. تەبەن سەرچاوی ژینگەکەمان ئێمە تا ڕادیەکی زۆر لە دیدی فیزیاییەوە ڕوون کردوێتەوە، چەند هێشتا زۆر پرسیار هەیە بێت جواب بدرێتەوە. ئەویشەوەی مازانین ئەم گردردونی کە تیاژین بە هەموو ئەوانەیە کە لە ناویەتی مەبەسمان تەنە بێگیانەکانیەتی
لە بیگ بانگێکەوە دەستی پێ کردووە قۆنا بە قۆنا گەلا ئەستێرە دروست بووە ئەستێرە دروست بووە هەسارە دروست بووە یەکێ لەو هەسارانەکە هەساری زەویە کەوتەتە شوێنێکی گونجاوەوە بۆ ژیان تیشکی پێویستی پێگا ئاوێتیایە هەنێ مادێتیایەوە ئەو بۆ بەهۆی ئەوە کە ژیان لەسەر زەوی بێتە ئاراوە ئەمە ئەم بینەمانەیە بەڵام ئەم تیۆریە کە ئێمە هەمانە بۆ ئەوە ژیان بێتە ئاراوە تەنها ئەو ژیانێکی ئێمە ئەیناسین تەنها ئەمەیەکە لەسەر زەویە کەوابوو بۆ ئەوە تۆ تیۆریەکە تاقی بکەیتەوە بۆ وەڵامی پرسیارەکەت بدۆزیتەوە پێویستە شوێنێکی تریش لە شوێنێکی تریش تاقی بکرێتەوە بزانێت ئایا لە شوێنێکی تریش وایە طبعا ئەمە نزیکترین ئەستێرە 4 ساڵی ڕووناکی بە ئێمە دوورە یعنی ئێستاکانی هەرا بە ئیمکاناتەوە کە هەیە ئەو کەشتی کە نێرا بۆ مشتری بنێرێ بۆ نزیکترین ئەستێرە نزیکەی 6,000 ساڵ 7,000 ساڵی پێچێ بۆ بزانێکی ئایا لەوێ ژیان هەیە یانە طبعا ئەوەیە کە باش هەر بربژێرەکانی ئێمە نزیکترین بربژێرکە ئێمە ئیمان بەسەریا بشکێت توانە مەسەلا بشکێ کۆمەڵی خۆرەکەی خۆمەنە ئەم هەسارانێکە بە دووری کۆمەڵی خۆرەوان بەشێکی زۆریان ئەناسین مثلا نزانی ئۆتاڕۆت کە نزیکترین هەسارەیە بە خۆر ئەم هەسارە هێندە گەرمەکە ناکرێت ژیانی تیاوێ ڤێنوس کە دووهەم هەسارەیە ئەمە ئەوش هەم هێندە گەرمە و هێندە پەستانی زۆرە ینی بڵێن پەستانی بەرگی هەواکەی هێندە بەهێزەکە 400 هێندەی زەویە لەوێش هەر ناکرێت ژیان لەم مۆدێلی ئێمە پەرە بسێنێت چونکە هەم ئاسمانەکەی ترشە بڵێن ئەم ترشە ئەو بەشێوەی مادەی ترش و ژەهراویە و هەم پەستانەکەش یەکجار بەرزە ئەوەش تاڕادەیە ئەیناسین ئەوێش مەحاڵە کە ژیانی لەم شێوەی ئێمە تێدا بێت دکتۆر کەی هەسارێک مەریخە کە ئەوەش تاڕادێکی لە مشتری ژیان هەیە یاخود نا چونکە ئەو کەشتی کە ئێستا هەڵدراوە دەگوترێت کە نزیکی ساڵی 2030 دەگات ئەوە طبعا لەوێ ئەو کاتە دەست پێەکەین ئەوە سەرەتای بزانین ئایا چونکە ئەو ئیمکاناتی ئەو شتێک کە لەسەر ئەو ئیمکاناتی کە لەسەر ئەو کەشتە فەزیە دانراوە پێشکەوتوترین تەکنۆلۆژیەکانی ئەو سەردەمان هێشتا ئەو تەکنۆلۆژیە لە هیچ کوێیەکی دنیا بەکارناهاتوە و یا بەکاردێ ئەو تەکنۆلۆژیە بۆ تەکنۆلۆژیە بۆ گەڕان چوونێت ئەو ساڵە ئەگەر نزیکی ئەو بڵێن مانگانەی مشتری و لەوێ پشکنی نەکەن کە ئایا ئەکرێ پرسیارەکە ئەوەیە ئایا ئەکرێ بە دوێشتی زیاترا بگەڕین ئەگەر هەنشتیان دەستکەوێ کە بەڵێ ئەوە لێرە ئاماژەگەلێک بۆ ژیان و بوونەوەری زیندوو هەیە بۆ دروستبوونی ژیان هەیە ئەو جار کەشتێکی کە نەدرێ بە ئیمکاناتی زۆرترە و لەوانەیە ڕۆبۆتێکی لەگەڵا بێکەوە ڕۆبۆتانە بکرێ لەسەر بڵێنێکی لەو مانگانە دابەزن و زیاتر پشکنین و ورد بنەوە لەسەر هەسارەکە دکتۆر ئامانجەکە بەم شێوازەیە ئامانجەکە دی بپرسم ئامانجا زانایان ji پەیداکردنا ژیانی لەسەر وان هەسارەیان بڕاستی ئامانجاوانیان ڕۆن چییە بۆ نمونە دخواز ئەگەر ئەو پێکهاتەین ژیانی هەبوون پەیداکردن یعنی والدێت ئەم بێژن دکتۆر کێ بچین بۆ زحل یان جتنێ دو مرۆڤان ببان کۆ نژادە مرۆڤان لەوێ دەری بەڵاو بکەن ئەمان چییە چۆ ژیان هەبە لەوێ دەری ئەو ئامانجانەش هەیە ئەو ئامانجانەش هەیە ئێمە هەمیشە لە تەنیایی خۆمان نەترسین ئەنی ئەو فەیلسوفانی کە بیر لە ئەو زانایانی کە بیر لە ژیان و مرۆڤایەتیەکەنەوە ئەزانن ئێمە لە شوێنێکی زۆر تاقانین کە زەویە و هەمیشە ئینسانی تەنهایشانی بڵێن ترسێکی هەیە و ئەوەی ئەمە بەدوای بەدیلا بگەڕینەوەی ئەوە شتێکی ڕاستەقینەیە و ترسێکی ڕاستەقینەیە بەدوای بەدیلا بگەڕین کە بکرێت توخمی مرۆڤ ڕزگار بکرێت چونکە مرۆڤ گرنگترین ئامانجی مرۆڤ ڕزگارکردنی بڵێن جینێتیکێتی توخماتێتی کە بگوازێتەوە بۆ وەچەکانی دا تەنهانەت ئەو کەسیش کە ئەمرێ دڵی بەوە خۆشە کە دوای خۆی نەوەکانی هەیە ینی بەردەوامی ژیان یەکێکە لە بڵێن ئامانجەکانی کۆی مرۆڤایەتی کە ژیان بەردەوام بەڵام ئازانین کە لەوانەیە مەترسی گەورە لەسەر زەوی بێتە ئاراوە بەهۆی خودی مرۆڤەوە بەهۆی تەکنۆلۆژیاکەیەوە و بەهۆی ئەو تەنەگەڕەکانی کە لە ئاسمانە هەن و ئەمانەوە ئەوێ بەدوێ بەدیلێکە هەمیشە هەیە بەدە بەدەرێکە هەمیشە گەڕاوین ئەمانەی ئەم نزیکانەمان بەدیلێکی ڕاستەقینە نین چونکە زۆر لە مستەلزماتی ژیان کە پێویستە هەبێ نییە بەڵام ئێتر نزیکترین شوێن کەیسەکانێت دوای ئەمانەی کە پێشتر پێ نزیک بووینەتەوە نزیکترین شوێن مانگەکانی هەسارەی مشتریە کە بۆ ژیانی ئێمە گونجاو نییە بەڵام ئەگەر سەرەتاکانی ژیانی تیاابێ ئەکرێ بەکاربهێنرێ بەوە داهاتوو بیری لێ بکرێتەوە. دکتۆر حسێن ڕابی مامۆستای فیزیا لە زانینگەها سلێمانی و پسپۆرێ گەردونی و ڤاڵەهی ئاسمانان گەلەک سپاس ژە ستودیۆمەیە سلێمانی بەتون مەڕەبووی.